بەڵێ میهرەبان دیارەچینە لای تەوەری دووەمی بەرنمەکەمان گروپی شانۆی کەمەنجامان و کۆمەڵی ڕۆژ شانۆگەریەک لە پارێزگای هەڵەبجە نمایش دەکەن بۆ وەرگرتنی زانیاری لەبارەی و نمایشەوە. ئاسۆ نووری سەلیم شانۆکار ڕاستەوخۆ لە هەڵەبجەوە لەگەڵمانە بێت. کاک ئاسۆ سڵاوت لێ بێت. ئەمەوێت سەرەتا لەوە بپرسم ئەم گروپە لە سلێمانیەوە چوونە هەڵەبجە، بۆچی هەڵەبجەیان هەڵبژارد بۆی نمایشی و شانۆی تێدا بکەن؟ بەیانتان باش خۆشحاڵ بووم جۆم لە دەنگتان بوو کورسات ماڵی هەمومانە ئەبێ تاوانە بێ یەکەم کەس بنێەوە بۆ حزورتان هەبێ لە مناسبەیەکی ئاواییە. ڕاستەکەی ئەم ئیشە ئەم پرۆژەیەم زۆر تایبەت بوو بە ژنان. من ویستم لە 8 مارس عەرزی بکەم لە ڕۆژی یادی تونگەتوژی ژنان، بەڵامی تر جێندەری نووسینگەی جێگری سەرۆگۆزیران کاقوا تاڵەوانی ئیتسالیان لەگەڵ کردم، زۆر پێیان خۆش بوو کە حوتی مانگ لە هەڵەبجە عەرزکەم. دیار بووان مەبەستی تایبەتیان هەبوو، مەبەستی زۆر تایبەت وانە نا، بەڵام لەبەرەوەی پرۆژەکە زۆر تایبەتە بە ژنان حەزیان کرد خانمان و ژنان و کچانی ئەم دەڤەرە کە نیشتیمانی دایکی هەمومانە هەڵەبجە کە عەرزیان کرد بۆ من وتیان ئەبێ لێ پێشکەشی بکەی. زۆر پێم خۆش بوو تەوان و هەموو سەرپەرشتیار و هەموو فەندی ئیشەکەش هەر جەندەری نووسینگەی کاقوبات کردوێتی احترام هەیە بۆ هەر هەمویان کە هاوکاریان من کردین و منیش بەمڕۆ بە خۆشحاڵیەوە پاشکەمێکی تر دوای مقابلەکەی جەنابتان لێرە نمایشێکی جوان کە شایستەی ژنان و کچانی کورد بێت لێرە من نمایشەکەم و پێشکەش بە جەنابتان یەکەم. فەرموو. باشە کاگاسۆ باست دەوە کرد کە نمایشەکە تایبەتە بە ژنان، بۆچی بیر لەوە کرایەوە شانۆگەریەک تایبەت بە ژنان نمایش بکرێ؟ هۆکارەکە نزیک بوونە لە 8 مارس یان بیرۆکەکە پێشتر گەڵاڵە بۆلاتەن؟ نەخێر خۆی هەر دەقەکە بۆ ژنان نووسرا بوو کاتی خۆی کە لەگەڵ یەکێتی ژنان ئیتفاقمان کرد ئیشێکی پرۆژێ بکەین بەیەکەوانێ. ئێوتم مادەم پرۆژێکی حازر هەبێ بە ژنان با من ئەوە بکەم. ئەژینا دەقەکە خۆی لەو پێشتر هەبوو، دەقەکە دەقاوێزانی بەیان ئەحمەدە، خۆی ئەکتەری شە و نووسەریشە، یەکێ لە ئەکتەرە کۆنەکانە. منیش بە خۆشحاڵیەوە دەقەکەم قبول کرد، وتم مادەم بۆ 8 مارس بێ کەواتە ڕۆژی ژنان و تونگەتوژی دژی ژنانە، با منیش ئەو دەقاڵ بژێرم. عمومەن خۆشەویستیم بۆ ژنان و بۆ زوڵمکردن لە ژنان و ئەو هەموو ناحەقی بەرامبەر بە ژنانەکە لەوانەیە ئەوەش کۆمەڵێک تەئسیراتی سلبی بێت لەسەر سایکۆلۆژی خۆم کە اختیاری ئەو دەقەم کردووە و بە پێش خۆشحاڵیشەوە ئیشەڵا ئەو کاکە جوانانە لێرن هەندێک لەحزاتان لە ئیشەکە بۆ وەرەگرن. توانیومە ئەوەنەی خەیاڵی خۆم جوانی خەیاڵی خۆم لەناو ئەو ئیشە تەنفیزم کردووە و ئیشەڵا بێتە مای ڕەزامەندی هەموو ژنان و هەموو کەسانی کە ژێرە متابعەی شەکاکەن. باشە کاک ئاسۆ گروپی شانۆی کەمەنجامان و کۆمەڵی ڕۆژم شانۆیە نمایشەکەن، ئەو شانۆکارانەی کە تێیدا بەشدارن سەرجەمیان خاوەن پێداویستی تایبەتن یاخۆت کەسانی ئاسایش؟ عزیزم ئەم گروپە وەلو من حەزمە کردم ئەوەی کە مەسئولی ئەعلامی گروپەکەی ئەو قسانم کردایە، بەڵام من هەر مختەتەفێکی بچووک تێمێ لە ساڵی 95 گروپی شانۆی کەمەندامانی کوردستانم دامەزرانوە. لە ساڵی 95 تام لە حەزەی لەگەڵ جەنابە قساکەم زیاتر لە 20 کاری نمایش شانۆیم بۆ کردوون. 2 جار بۆ 3 جار چوینەتە فیستیڤاڵی نێودەوڵەتی و لەو 2-3 جارەشە خەڵاتیشیان وەرگرتووە کەمەندامەکان و ئەوەی ئەو دیراسەیە کە لە پەیمانگای هونەرە جوانەکان 5 ساڵە خوێنرێت من بۆ خۆم نەماندوو بوونی حەزم کرد وەکو ئەکادمیاش هەندێک اختصاساتی شانۆیان هەبێت، ئەوەشم لە ماوەی 9 مانگ دراسەشم پێ خوێندوون، هەمویان کەمەندامن و بە شانازیەوە یەکێکن لە ئەکتەرە باشەکان. هەر کاتێکیش هونەرمەندان حزوریان هەبێ لە هەچ پرۆژەیەکمە شانازیان پێوەکەن کە کەمەندامێک لەسەر کورسی بتوانێ جوانترین ئەدا و جوانترین فەیز و ئەوانەی هەبێت یا بە 2 دارشەقەوە جوانترین حرەکە بەو دارانە بکە کە مخریجەکە اختیاری کردووە لە چ لەحزەیەکا بەکاری بێنێ.
وەلو یەک شتە بە عرزکەم ئەوە زۆر لە هونەرمەندەکان ڕەفیقم شانازی بەوەکەن کە من لە هیچ دەقێکما پێشکەشم نەکردو بە بینەرەکانی خۆم جەنابەت بێ حزورت هەبێ بڵێ بەخوا گوناحە خۆزگە وانە بواە شتێک نە ئەو ستافەی کە من هەمە لە 95 تاکو ئێستا لە دیوە جوانەکەی زیاتر هیچ شتێکم پیشان نەیەوە کە ئەوە کەمەندامێکی تایە و خەڵک بە چای بەزەی سەرکیان نا بە گەورەی دەرم خستووە و بە گەورەیش پیشانم مداوە هەمیشە. بەڵێ کاگاسۆ دیارە بازەوە دەکەی کە ڕێکخراوی کەم ئەندامان وەروا کۆمەڵی ڕۆژ لە ڕێگەی کار و چالاکیەکانیانەوە خزمەتێکی زۆریان بە کەسانی خاوەن پێداویستی تایبەت کردووەوە لە ڕووی هوەریشەوە توانراوە توانە هوەریەکانیان بەرەو پێشەوە برێت. پرسیارەکەم لەوەدا ڕۆڵی ڕێکخراوەکان لە دەرخستنی تواناکانی کەسانی خاوەن پێداویستی تایبەت چ ڕۆڵ و کاریگەریەکی دەبێت؟ وڵی بەنسبەت ڕێکخراوە کەمەندامەکانی کە نازانم چۆن ئەوان کار و چالەچەکانەکەن بەڵام کۆمەڵی ڕۆژ موسسەیەکی ئەتوانم بڵێم یەکەم موسسەی کەمەندامیە کە لە ساڵی 92 دامەزراوە بێڕکەبەرە نەک لە مەجای فەنا لە مەجای کاری کۆمەڵایەتیش و هەموو مەجالەکانی تریشە موسسەیەکی سەرکەوتوو بووە بۆ خزمەتکردنی کەمەندام لە ساڵی 95 کە من چوومە ناو کۆمەڵی ڕۆژەوانەیە دوای 2 ساڵ 3 ساڵ دامەزراندنی منیش اتفاقم کرد لەگەڵیان وتم ئەو پسپۆرەتی هەمە وعدتانە دەمێ لە ئەوەڵ هەتاکو و ئەخیرتان هەتاکو کۆمەڵی ڕۆژ بێنە من خزمەتانەکەم چونکە کۆمەڵی ڕۆژ تاکە ڕێکخراوە لە کوردستان کە بتوانێت زۆرترین خزمەتی لە هەموو بوارەکانە پێشەش بە کەمەندام کرد بێ. بەڵێ کاک ئاستۆوەکودا پرسیارە گەر لە جەنابتی بکەم ئەم شانۆی کە نمایش دەکرێت تەنها لە هەڵەبجە نمایش دەکرێت یاخو شارەکانی لە شارەکانی تریژ نمایش دەکرێت و ئەگەر پێمان بڵێ چەند ڕۆژ بەردەوامە بێت؟ لێرە لە هەڵەبجە یەک ڕۆژ بەردەوامە بێت لە 27 خۆشببختانە ئەو قسەیە و پێ فەرموم ئەوە حەزەکەم لە کورساتی ئەسیزەوە ئەو بڵاو بێتەوە 27 کە ڕۆژی شانۆی جیهانیە ئەم دەق و ئیشەی پرۆژەی منیش لەو ڕۆژەشە حزوریە بێت و یەکەم ڕۆژیش عرزیەکەم کە 27 مانکە ڕۆژی یادەکەیە با ئیشەڵا لە سلێمانی لێ بینەوانەیە ئەو کاتە خۆمان کۆ بکەینەوە بزانین ستافەکە و ئەوانە وەرە من زۆر جار ئیشەکان کە لە میهرەجان و ئەوانە هات بێتمەوانەیە بە دڵنیاییەوە چوومەتە قەڵاتزیە چوومەتە ڕانێ چوومەتە هەولێر چوومەتە دهۆک ئەنجاتومەتە سلێمانی عرض کردووە ئیشاڵا ئێوە بن بە ڕێگەیەک بۆی کام جارە ئێمە بتوانین لە دوای سلێمانی شارەکانێکی کوردستانیشی بجێڕین فەرموو. بەڵێ ئاسۆنووری سەلیم شانۆکار سپاس بۆ زانیاریەکانت ماندوو نەبن.